یەکێک لەو میرانە خانزادی میری سۆران بووە. دەبێ یا ژنی عومەربەیگی سۆران بێت کە لە سەردەمی شاه عەباس جیاوە یا بووکی بێت. دوو پایتەختی هەبووە، پایتەختێکی لە هەریر بۆ پایتەختەکەشی تریشی لێرە بووە. سپاکەی بریتی بۆ لە 22,000 کەس کە جوڵانەتە بۆ شەڕ. بۆ حکومی ناوچەیەکی بەرفراوانی باشووری کوردستان و هەتا بەشێکی ڕۆژهەڵاتی شەکاتن. قەڵاتێکی لە چەشنێکی زۆر غەریب درستی کردووە لە سەری شاخەکە. وڵاتەکەمان بە نان و شیر بێ بەخێوە ئەکرێن بە برنج و شیر بە پێی ئەگوترێ برنج بە شیر. لە بەڵگەنامەکانی عوسمانیدا لەو 4 بەڵگەنامێ زانیارێکی گرنگ نەزاندرا و تا نەبیندراویش ڕاستی لە نێو نووسینەوەی مێژووی کووردا تۆمار کراوە. ئەم بەڵگەنامێ باسیەوە کە یەک لە وەرگرانی یەک لەو کەسانی کە موچەی خانزادە خاتوونیان وەرگرتووە ئەحمەد خان چەلەبیە کە دەڵێ ئەمە کوڕی خانزادە خاتوونە. هەڵبەتە بەپێی ئەو سەرچاوە مێژوویانە تا ئێستا کە لە بەردەستە خانزادە خاتوون هیچ کوڕکسێکی نەبووە. ئەگەر هەتا شوشی کردبێ بەڵام هیچ کوڕکسێکی نەبووە و لەو ئەو کەسێکەوە کە ناوی ئەحمەد خان چەلەبیە لە بنەماڵەی سۆران شتێک نییە بە ناوی یان بڵێن نازناوێک یان پاشناوێک بە ناوی چەلەبی. ئەمە یەک. ئەوەی دومیش لەوانەیە ئەگەر کوڕشی بێ ئەمە کۆی باسمان کردکەوە دەرەکەوێت کە نازناوی چەلەبی لە ناو بنەماڵی سۆراندا نییە بەڵام ئەشکری هەڵی گرتە بێتەوە یاخۆت لە خۆی گرتە بێ وەکو کوڕی خۆی هەژماری کرده بێت. بەڵام ئەمە نازانی کە ئایا ئەو منداڵە کە خانزاد دایکێتی کوڕی عومەربەیگە یا نەوەی عومەربەیگە، چون نووسەر بە ئێمە دەڵێت کە ئەو منداڵە هەر لە بنەماڵەی عومەربەیگ بوو، پس یا کوڕیەتی یا نەوەیەتی. بە هەر حاڵ ئەمە بە ئێمە پیشان ئەدات کە ئەو گێڕانەوانە کە خانزاد شووی نەبووە و شووی نەکردووە ئەمانە هەڵە. کوڕێکیان هەبووە بە ناوی میرەبەک، یەک کوڕیان هەبووە. ئەو میرەبەگە ئێستا دەیەک بە ناوی ئەوەوە هەیە لە ژێر سەرکەبکانی ڕانیە، لە ژێر قەڵای خانزادە. لەسەر شاخەکە قەڵایەک هەیە بە ناوی خانزاد، میرەبەک بە ناوی ئەو میرەبەگی کوڕی خانزادەوەیە. لەو دەمەدا میرنشینی سۆران سەر بە دەوڵەت عوسمانی بوو وەکو میرنشینەکانی تر، وەکو میرنشینی بۆتان، وەکو میرنشینی هەکاری. ئەوان پەیوەندیەکی دۆستانیان لەگەڵ دەوڵەت عوسمانی هەبوو کە بە پێی پەیماننامەی ساڵی 1514 کە دوای شەڕی چاڵێران بەسترا ئەو میرنشینە کوردیانە بووبوونە بەشێک لە دەوڵەتی عوسمانی، بەڵام سربەخۆی ناوخۆی خۆیان پاراستە بوو. لەو سەردەمەشدا خانزاد بە هەمان شێوە ئەو پەیوەندی پاراست بوو لەگەڵ دەوڵەتی عوسمانی. سەر بە عوسمانی بوونەکە هەروەک وەردەڵانەکان بوو، باجیانەدا و لە شەڕەکان بەشداریانە کرد. دواتر حکمی وڵاتەکە بۆ خۆیانەیان کرد. لەو بەڵگەنامانە شتێکی زۆر گرنگ دەرەخاتن یاخود خراوەتە ڕوو ئەو باسی موچەی مانگانەی ڕۆژانەی خانزادە خاتوونەکاتن کە 20 ئاخچە بووە، لە هەر مانگێکدا 600 ئاخچە بووە، یعنی لە ساڵانەدا 7200
ئاقچەی پێدراوە بۆ ماوەی 34 ساڵ. من زۆر گرینگە لەبەرەوەی هیچ میرێکی بڵێن لە فترەی سەدەی هەمدا لە میرەکانی کورد تایبەتی میرنشینی سۆران موچیان بۆ نەبڕدراوەتەوە و بێجگەلەوەش میرەکانی میرنشینی سۆران کە هزرێکی سربەخۆییان هەبووە و هیچ کاتێک ملکەس نەبووینە لە بۆ ئیمپراتۆری عوسمانی داوای موچیان نەکردووە. ینی ئەمە یەکێکەلەوەی یەک لەو خاڵە گرنگانی کە ئیمپراتۆری عوسمانی خۆی موچەی لە بۆ قازادە خاتون بڕیوەتەوە نەک خۆی داوای کردبێتن لە حقیقەتدا. ئەمە وەکو بەخشینێک و وەکو موچە و هەروەها دواتریش ئەگەر خانزادە خاتون هەتا ساڵی 1660 نەژیابێتن لاانەوەکو موچەی خانەنشینەکەی بۆی هەژمار کرابێتن. بەڵام لەو سەروبەندەدا کەم لەملانی عوسمانی سەفەوی گەرم بوو چونکە شەعباسی سەفەوی هێرشی کرد و 1623 بەغدای گرت. دواتریش ئەو وەختە ناوی خان ئەحمەد خانی میری ئەردەڵانیش دێتن کە هاوپەیمانی شەعباز بووە. ئەو هاتووە سەرکردایەتی هەندێک لەشکری کردووە ویستیتی ئەو میرنشینە کوردانەی ئەو ناوسانەی دەوڵەتی عوسمانی داگیر بکە یەکێک لەوانە میرنشین سۆران. لەو سەروبەندەدا خانزاد بە تەواوەتی پشتیوانی لە دەوڵەتی عوسمانی کردووە و بە هەموو هێز و توانای خۆی و میرنشینەکەی لە بەرامبەر دەوڵەتی سەفەوی وەستاوە واتە شەڕ لەگەڵ سەفەویەکان کردووە. خانزاد لەو سەردەمە کە خان ئەحمەد خان چوو بۆ شەڕی تا شارە زۆری هات بوو. لەشکەری شانس خانزاد کەرکووکی گەگرت بوو هیچ شارە زۆریی گرت بوو. لە نێو هێزی عوسمانی داشووە وەختێ دەولەتی عوسمانی تەبیعی دشوو بوو شەر میرەکانی کوردیش لەگەڵ خۆی دەبرد. ئەسیر بووە خانزاد لە لایەن هێزی خان ئەحمەد خانی ئەردەلانەوە. خان ئەحمەد خانی ئەردەلان مەشهورە کوردە لەگەڵ عێراق بوو خانزادی ئەسیر کردووە. شەڕەکە لە نێوان سلێمانی و کەرکووکا بووە چون ئەو کاتە کەرکووک لە دەستی خانزادا بوو و خان ئەحمەد خانی ئەردەڵان خانزادی بەدیل گرت. حاکمێکی کورد حاکمێکی کوردی تری بەدیل گرت. یەکێ سەر بە عوسمانی تورک ئەمیش سەر بە سەفەوی ئێستا ئێتر تورک بوون. بە تایبەتیش لەو شەڕە گەورەی کە ئیمپراتۆری عوسمانی و سەفەوی لەسەر خاچی کوردستان بەرپایان کردبوو و هەموو ئەو هێزە ناوچەیانەی کە هەبوون لە شێوازی قەوارەی میرنشینەکان ئەوانیان یان کردبوونیانە کرێگرتەی خۆیان و وەکو بە کرێگیراوەک یاخود ئایان هاڕین لە نێوان ئەو ململانەی خۆیان و ئەوانیان خستبوونە بەرداشتی نێوان خۆیان. مەلول و مەلول ماڵوێران و پەلکرد و پاش و درێژووە ئەژێ مەقەس بە شاو کە دەزراوە جووتە چاتاهدی لە قەڵە دەزێڕووە کە لە زەردی تێبایە واریدا و هەڵایان لێ دەکێشا لەبەر هەنا تەلاتی دەسواران خرمەی دەڕەخەداران تەقەیدا و زەنجانە ناسکەی دەتوڵەوتە ماوەیەک لە ئیسفەهان سجن کرا. بە پێی گێڕانەوەی ئەم کتێبە دەڵێ دواتر شاه سەفی خۆش بوو لە خانزاد و ئازادی کرد. بە خان ئەحمەد خان وتی ئەمە خانزاد ئازاد کراوە دەیدەمەوە دەستی خۆت بیبەرەوە بۆ کوردستان. خان ئەحمەد خانیچ خانزادی هێناوە کوردستان و هەروە کە ئەم سەرچاوە بۆ ئێمە ئەڵێت دەڵێ خانزادی ناردەوە بۆ سۆران. دیارە ئافوکردنەکەشی هەر بەهویێ بەڕەیێ من لایێ خان ئەحمەد خان بووە عەتفی لەسەری هەبووە میرێکی کورد بووە و ژنێکی قارەمان بووە شایانی ئەوە نەبووە بەیە کوشتن ئیتر شا عەفو کردووە. بەڕەیێ من بەڕەلاکردنی خانزاد لە لایێ شاه سەفیەوە بە شەرت بووە على ئەساس ئیتر تاییدی دەولەتی عوسمانی نەکە. لەبەر ئەوە میرەبەک هێرشی هێناوەتە سەر بووەتە دژی عوسمانی
و دەولەتی عوسمانی پەلاماری داوە سوورانی تارومار کردووە. خان ئەحمەد خانێک کە وای کرد بە خانزات باوکی خۆی بەدیلگرت دواتر دوای ئەو هەموو خزمەتە کە بە سەفەوی کردی لە کۆتایی تەمەنیدا لە سەفەوی جیا بووە هەر وەکو باوکی شۆڕشی کرد لە دژی سەفەویان و هاوپەیمان بوو تەکی عوسمانیانە و دواتریش بۆ خۆی وتی من حاکمی سەربەخۆ. یعنی زۆر سەیرە حکایەتی ئەم میرە کوردانە. ڕەنگە من وا هەست دەکەم خانزات توانی بێتی لەسەر خان ئەحمەد خانی ئەردەڵانیش کارەگەری هەبێت. ئاستی دەسەڵات و ناسراوی و کەسایەتی خانزات بناسین ئەبێ ئەو سەرچاوانە ئێستا لە بەردەستن دوو سەرچاوی زۆر زۆر گرنگان یەکیان بە فارسیە عالم ئارای عەباسی کە نووسەرێکی دەرباری سەفەویەکان پاش شای سەفەوی نووسیویەتی ئەسکەندەر بێگی تورکمان ئەوەی تریش ئەولیا چەلەبی کە مێژوو نووسێکی عوسمانی بووە. ئەم باسی خانزادە پەیوەندی هەیە بەم کتێبە. ئەم کتێبە ناوی تاریخی عالەمارای عەباسی. ئەسکەندەر بێگ مونشی کە باسی دەکات وەکو ئافرەتێکی ئازا و لێهاتوو نیشانەشچێن سوارچاک باسی دەکات و ناوی دەهێنێ. ئەگەرچی گێرانەوەی داستانی ژنان بۆ هەموو کەس شتێکی عەجیب و تایبەت و تازەیە. ئەمە چی دەگەێنێ؟ یعنی لە مێژوونووسی زاڵی ئەو سەردەمە باو نەبووە ڕەسم نەبووە کە کەس مێژووی ژنان بنووسێت. کتێبەکە خۆی پێشتر نووسراوە بەس دوای ئەوە تەکمیلەی کردووە بە فارسی پێڵێن ذەیل لەوێ باسی خانزادی کردووە کە ئەو کتێبە 1629 نووسراوە. ئەو باسەکە طبیعی زۆر بە خراپی باسی خانزادەکە ئەڵێ خانزاد ینی کە ئەو باسیەکە ئەڵێ من پێم خۆش نێ وشانە بەکارێنم بەس ئەوڵێ والنساء ناقصات العقول ئەڵێ ئەم ژنە شەرێکی لەو ناقص العقلانە بووە کە ناوی خۆی ناوە مەلیکە ینی خانزاد وەکو میر دیارە تەسەڕفاتی نەکرد وەکو شاژنێکی ئەو منطقەیە هەڵسوکەوتی کردووە و جوڵاوتەوە. و لێرە تۆ بزانە ئەمە گوتارێکی کوردانەیە. ژنێک کە فەرماندەی لەشکەرە، ژنێک کە پاشایە، ژنێک کاخ و قەڵای هەیە، ئەم پیاوە چی ئەڵێ شعرێکەڵێ دەڵێ باش شعرە فارسیەکەی بخوێنم. شکوهی نەماوەنە دەرەن خانەدان کە بانگێ خروسایە دەزماکیان. دەڵێ شکۆ و هێز و دەسەڵات لە ناو ئەو بنەماڵە نامێنێت کە بە جێگایی کە مریشک دەنگی کەڵەشیر دەربێنێت. و ئێستا خانزات مریشکێکە کە دەنگی کەڵەشیری دەرهێناوە. نەکرد ئێمە باسی دەکەین تەنانەت ڕۆژهەڵات ناسەکان ئەوانەی هاتوونە گەڕیدەکان هاتوونە کە بەراوردی نێوان ژنی کورد و ژنی عەرەب و فارس و تورکیان کردووە ژنی کوردیان بەکراوەتر ژنی کوردیان بە لێهاتووی تر باس کردووە. بێگومان ئەوە کاریگەری خانزاد و ئەوانەی پێش خانزادیشن ماوەتەوە تا ئێستا. خانزاد کەسێکە کە جیاوازی کۆمەلگای کوردی تایبەتمەندی کۆمەلگای کوردی تەک کۆمەلگای عەرەبی تورکی و ڕەنگە بڵێم فارسیچ پیشانەدات. چون ئەم دەقە بە ئێمە ئەڵێت کە ئەم نووسەرانە کە لە چوارچێوەی دیسکۆرسی زاڵی مێژوونووسی عەرەبی فارسی تورکی دەیان نووسی
چۆن سەریان سۆر دەمێنێ لە خانزاد. لە بەڵگەنامە عوسمانیەکان هەتا ساڵی 1639 بەبێ گومان خانزاد لەسەر حکم بووە لە میرنشینی سۆران، چونکە لەو ساڵەدا کە سوڵتان مورادی چوارەم عوسمانی کاتێک کە بەغداد دەگرێت لەژێر دەستی سەفەیەکان دەری دەهێنێتن و لە 1638 بەڵام لە 39 دەگەڕێتەوە بە ناوچەکانی میرنشین سۆراندا دەگەڕێتەوە. خانزاد ئازوقە و پێداویستی لەشکرەکەی بۆ دابین دەکاتن و بەرەوپیری دەچێتی و ئەو یارمەتیانی پێشکەش بە لەشکر عوسمانی دەکات لە 1639 کەواتە ئەو لە 1670 هەتا 39 بە بێگومان حکمی کردووە کە 22 ساڵە. دوای ئەوەش بزانیاریمان نییە بەڕاستی. ڕاستە لە هەندێک بەڵگەنامە و لە هەندێک سەرچاوێتتر ناوی خانزاد هێشتا دێ، بەڵام وەکو میرنشینەکە ناوی نایێت، وەکو کەسایەتێک ناوی دێت پێدەچێت دواتر کە هەندێک چۆتە تەمەنەوە لە ناوچەکەی خۆی دانیشت بێت کەسانی تر حکمیان کرد بێت کە هەر لە بنەماڵەکەی خۆینە. ئەولیا شەلەبی دەڵێ خانزاد تا لە کاتی سوڵتان مورادی چارەم زیندوو بووە. سوڵتان مورادی چارەم لە ساڵی 1640 مردووە. معنا تا ئەو کاتە خانزاد زیندوو بووە. 1640 زیندوو بووە. لەو بەڵگەنامانە شتێکی زۆر گرنگ دەرەخاتن. ئەگەر خانزادە خاتونە تا ساڵی 1660 نەژیا بێتن لاانەوەکو موچەی خانەنشینەکەی بۆی هەژمار کرابێتن. من زۆر لە شوێنەوارەکانی خانزاد و مەسەلەی خانزاد گەڕام تا من قەبری ئەو یە سلیمانبەگ من دووزیم لە کوێ من دووزی لە نێوباغی عەزیزتاها من دووزیم لە هەریر. لە باب و باپیرانی ئێمە کە بۆ مامایتەوە هەتا ئێستا دەرێن ئەوە قەبری میر سولێمان بەگە و ئەوەش قەبری خازادی میری سۆرانە. لەبەر هەناتە لە ئاتی دەسواران خرمەی دەڕەخەداران تەقەیدا و زەنجانە. خانزاد بۆ من سمبولی تایبەتمەندی فەرهەنگێکە، سمبولی تایبەتمەندی مێژوویەکە. ئێمە لە دڵی ئەم مێژوو ڕەشە، لە دڵی شەڕی خانزاد و خان ئەحمەد خان دەتوانین ئەم شتە سپیەیچە ببینین کە ئەم کتێبە مێژوویانە کە دوژمنانی خانزاد نووسیویانە تێن خانزادێک بە ئێمە پیشانەدەن کە جیاوازە. ژنێکی دەسەڵات خواز بووە و توانیوێتی دەسەڵاتێکی وا بسەپێنێ کە خەڵکیش تا ئیساتە بە باشی باسیەکەن چکە زۆر میر و ئاغا و دەرەبەگێ خەڵک دوای دەیان ساڵ شەر بە خراپە باسییانەکە، بەس ئەو کە ئیستا شەر خەڵک بە دادپەروەرناوی ئەبا یا وەکو کەسێکی کە دڵی بەردەوام لای ئاوەدانکردنەوە و ینی حکمێکی دادپەروەرانە بووە. ئەو بەڵگەی ئەوەیە کە ئەم ناوە تا ئیسا خۆی پارەسۆ دوای 400 ساڵ دیارە ئەساسێکی باشی هەیە. ئەمە وەک فکرەیەکی عام کە لە نێو خەڵکدا ماوە کە ناوی ماوە بڵاوە تا ئیمڕوو لە نێو خەڵکدا ماوە بە سەدان خەڵک ناوی کچی خۆیان کردوونەتە خانزاد بە ناوی خانزادی سوورانەوە کراوە لەبەرەوە خۆشەویست بووە لە لای خەڵک. بە کچێکیان گوتووە خۆی پێ خانزادە ئەگە تۆزەی لە خۆ ڕازی بێ کچەکە یا ژنێک لە خۆی ڕازی بوو وایە دەیان گوت ئەڵێ خۆی پێ خانزادە یان ئەگە زۆر جوان با دەیان گوت بەڕاستی ئەڵێ خانزادە بە خانزادە چێ واتە خانزاد وێردی سەرزمانی هەموو خەڵکە بۆیەشە لە کوردستان و بە تایبەتی لە ناوچەکانی سۆران یا لە دەڤەری سۆران ئەبینین ناوی خانزاد زۆر زۆرە خەڵکی ئەو ناوچەیە یان ناوچەکانی تریش کە کچەکانی خۆیان ناوناوە خانزاد هەمووی بە کاریگەری خات و خانزادی سۆران و لە خۆشەویستی خات و خانزادی
سۆران بووە. خانزاد ئێمە نابێت هەر لەوە لێ گەڕێن کە پاڵەوانێک بووە میرێکی کورد بووە کە لە سەردەمێک لە سەردەمەکان دەسەڵاتداریەکی هەبووە بەڵکو هەژمونی هەتا ئێستاش بەسەر گەلی کوردستاندا ماوە و بە تایبەتی هەژمونی ئەوەی ماوە کە ژنانێکی زۆر لە کوردستاندا کە ئەبینن ڕۆژێک لە ڕۆژان میرێک خانزادێک هەبووە دەسەڵاتدارێتی میرنشینێکی گرتۆتە دەست بۆتە سەرمەشقی ئەو ژنە کوردانێکە ئەمڕۆ لە کوردستاندا خانزاد بەڕاستی بەپێی ئەو ڕۆڵە گرنگە مێژویەی کە لە مێژوی کووردا بینیوێتی من بە سیمبول و بە ڕەمزی ئافرەتی ئازا و لێهاتوو و کارا و چاڵاکی کوردی دادەنێم بەڕاستی بە ینی لە خۆڕانیەکە ئێستاکەش ئەگەر ئافرەتێکی کارا و چاڵات بێت بە خانزادی دەچوێنن لە خۆڕانیە هەر لەبەر ئەوەیە کە ئەو توانیوێتی پێگەیەکی باش لە مێژوی کورد بۆ خۆی دیاری بکات بەداخەوە تا ئەو ساڵانی دوایش تا ئەو زانیارە نوێنەمە لەو سەرچاوانە دۆزیەوە بەڕاستی کەسایەتی خانزادمان بەباشی نەدەناسی زۆر شتی لێڵ لە مێژووی خانزاد و سۆران لای ئێمە ماوەتەوە بەڵام ئەمە مۆزوعێکە کە دەبێ مێژونوسی کورد لە شوێنیا بێ و یەکێک لە مۆزوعانێک کە من هەمیشە بۆی پەرۆشم و هەمیشە لە شوێنی شتێکی تازەم ئەم باسی خانزادەیە هەستم کرد بۆشاییەک هەیە ویستم ئەو بەشێک لەو بۆشاییە پڕ بکەمەوە ئەگەر تێیدا سەرکەوتوو بوو بم ئەو ڕۆمانم نووسی بۆی ئاورێکی تر لە خانزاد بێتەوە چکە خانزاد شایستەی ئەوەیە زیاتری لەسەر بنووسرێ زیاتر کاری لەسەر بکرێ و ژیان مێژووی ژیانی خانزاد نەک وەکو مێژوویەکی وشک بەڵکو لە شێوەی چیرۆک لە شێوەی ڕۆمان بخرێتە بەردەستی خەڵک بیخوێننەوە بۆی ئەو سەردەمە زێڕینەی خانزاد لەبیر نەکەین. لە مەیدانەکانی جەنگدا تەنیا بە تیر و ڕم نەدەجەنگا بگرە بە تیشتی چاوەکانی دوژبنانی کوێر دەکردن و بە نووری ڕوخساریشی لە پەلوپۆی دەخستن لە خۆشەویستیان بەو سەردارە شۆخە دەگوترا خوشک لە ڕاستیدا خوشک خانزاد بوو خانزاد ئەمما خانزاد.